بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة الأعراف قيشتنا آياتي بيستو سي كتواوكري آياتكاني بيشوية قوتمان كاتك كخواي قورا آدمي دروس كرت وفرماني بملائكة كانوا بإبليس كرت سوزدي ببن وان فرشتكان سوزديان بردو إبليس سوزدي نبرد واتر داواي كرت كخواي قورا طبعا بیهێڵێتەوە و هەڕەشەشی کرد کە ئەوەی کە نەوەی ئادەمە فریویان دا و بیان خەڵەتێنێت و فێڵیان لێ بکە و فعلا طبعا هەوڵی خۆیدا و یەکەم کەس کە توانی فریوی بدا و بیخەڵەتێنێ ئادەم و حەوا بوون بەهۆی ئەوەی کە بە سەی شەیطانی طبعا فریویان خوارد لەو درەختە خواردیان کە خوا لێی قەدەغە کردبوون خوای گەورە چەند سزایەکی بەسەردا سەپاندن. یەک لە سزاکان ئەوە بوو کە عەورەتیان شەرمگەیان دەرکەوت و سزای دووهەم ئەوە بوو کە خوای گەورە طبعا لەو باخە لەو بەهەشتا بەدەری نان و خستنیە سەر عەرز سەر زەوی کە لە بەهەشت طبعا هەموو شتەکانیان بەبێ طبعا حساب و کتاب و بەبێ بڕانەوە بوو و بەبێ مادووبوون و زەحمەت بوو، بەڵام کە هاتنە سەر زەوی طبعا دەبێ بە زەحمەتی خۆیان و بە مادووبوونی خۆیان بژێنن. جا کاتێک کە خوا جلوبەرگەکانی داماڵین و هەروەها لە بەهەشت هێنانیە خوارێ و دەری کردن طبعا ئادەم سەلامی خوای لێبێ لەگەڵ حەوا هەستیان بە کەمتەرخەمی کرد، هەستیان بەوە کرد کە بێ ئەمری خوای گەورەیان کردووە. ئەوان پێشتریش گوناهیان نەکرد بوو، نەیان دەزانی چۆن لە خوا داوا بکەن و چۆن بپاڕێنەوە. لە سوورەتی بەقەرە خوا دەفەرمێت فتەلەقا ئادەم من رەبیه کەلیمات، ئادەم سەلامی خوای لێبێ پاڕایەوە کە خوای گەورە چەند کەلیمەیەکی فێرکە، چەند وشەیەکی فێرکە کە بەو وشانە بەو کەلیمانە لە خوا بپاڕێتەوە تا خوا لە گوناهەکەی خۆش بێت و بیبورێ. دیارە خوای گەورە ئەو کەلیمانە ئەو وشانە و ئەو دوعای فێری ئادەم کرد کە بەیەکەوە فەرموویان قالا گوتیان ئادەم و حەوا رەبەنا ئەی پەروەردیگاری ئێمە ظەلەمنا ستەممان کرد ئێمە ئەنفوسەنا لە خۆمان وئین لەم تەغفر لەنا ئەگەر تۆ خۆش نەبی لە ئێمە وتەرحەمنا و هەروەها بەزەید پێماندا نێتەوە لەنەکوونەنە من الخاسرین، بە دڵنیاییەوە ئێمە یەکێک دەبین لە زەرەرمەندان. ئەو دوعایە طبعا دوعایەکە ئادەم لە چێ وەریگرتووە؟ لە خوا، و خوای گەورەش طبعا وعدی داوە بە ئادەمیش و بە نەوەکانی ئادەمیش، هەر کەسێک تاوانی کرد و کەمتەرخەمی کرد بەو دوعای لە خوا بپاڕێتەوە، ئیعتراف بە تاوانباریەتی خۆی بە گوناهباریەتی خۆی بکات و خۆی لە بەرامبەر خوادا بەبێ دەسەڵات پیشاندا و داوای لێبوردنی لێ بکە، گوناهەکەت هەر چێک بێت و هەر چەندێک بێت، گچکە بێ یا گەورە، کەم بێ یا زۆر، خوای گەورە وعدی داوە لێت خۆش بێ بەمەرجی طبعا ئیعتراف و دانان بەهەڵە و پاشان پەشیمان بوونەوە و داوای لێخۆشبوونکردن لە خوای گەورە کە تەنها بەو دوعایە، تەنها بە ئیعترافکردن بە گوناه، تەنها بە دانان بەوەی کە هەڵەیان کردووە. چونکە ئینسان ئەگەر هەڵەی کرد و ئیعترافی بە هەڵەی خۆی کرد دەبێتە باشترینەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ كل بني آدم خطاؤون، هەموو نەوەیەکی ئادەم هەڵەی دەکا، بەڵام وخير الخطائین، باشترینی هەڵەکار کێیە؟ التائبون، ئەو کەسانە کە تەوبە دەکەن و پەشیمان دەبنەوە. و لە قورئانیشدا لە چەند شوێنی هەمانە خوا دەفەرمێ إن الله يحب التوابین، خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت. تەوبەکار کێیە؟ کەسێک کە گوناهی کردووە، کەسێک کە خراپەی کردووە. طبعا هیچ کەس نییە مرۆڤ بێت و هەڵەی نەکا، وایە؟ بەڵام چاکترینی مرۆڤەکان ئەو کەسانە کە دوای هەڵە دان بە هەڵەکەیان دادەنێن، ئیعتراف بە هەڵەکەی خۆیان دەکەن، وەکو شەیطانی طبعا عینادی ناکەن و هەروەها لە بەرامبەر خوادا خۆیان بە گەورە نازانن. ئادەم خۆی بەکەم زانی، وایە؟ ئیعترافی بە هەڵەی خۆی کرد،
و دانی بە تاوانەکەی خۆی دانا خوای گەورە لێی خۆش بوو وایە بەڵام شەیطان ئیبلیس تەکەبوری کرد و دانی بە هەڵەی خۆی دانەنا خوای گەورە لعنەتی لێ کرد و تا قیامەتش طبعا دەی هێڵێتەوە هێشتنەوەکە چاکە نییە ها خەڵکێک پێی وایە خوا چاکەی لەگەڵ شەیطانی کردووە کە هێشتوویەتیەوە خۆگەر شەیطان ئەو کاتێ مردبا چەند گوناهی چەند کەسی هەڵدەگرت بەزی خۆی بەقەدەر خۆی بەقەدەر ئەوەی کە سوزدەیەکی بۆ خوا نەبردووە بۆ ئادەمی نەبردووە و ئەمرێکی خوای شکاندووە و تەکەبورێکی کردووە سزا دەدرا بەس ئێستا کە خوا هێشتوویەتیەوە تا قیامەتێ چەند کەسی گومڕا کردوون لە ئینسان و لە جنۆکەکان بە تاوانی خۆی و بە تاوانی هەر هەموو شوێن کەوتوەکانی خۆی سزا دەدرێت وێ هەموو دوعایەک کە خوا لێت قبول دەکات جاری وایە مەرز نییە نە کە دوعات لێ قبول نابێ خوا ڕقی لێ دەبێ نە جاری واشەیە کە دوعات قبول دەبێت نیشانەی ئەوەیە بێت کە خوا چاکەی بۆت دەوێت جاری وایە دوعاەکە شەڕیشە هان دوعاەکە خراپیشە خوا قبولی دەکات بەڵام زەرەری خۆتی تێدایە خراپەی خۆتی تێدایە بەعکسیشەوە جاری وایە خوا خۆشی دەوێت ئەو داوای دەیکەیت لەبەر خۆشەویستیان خوا دوعاکەت لێ قبول ناکە وێ بۆ ئینسانی ئیماندار ئێمە بەسن ئینسان ها زانایەک دەفەرمێ ها لە قورئانێدا بینیم کە خوا دەفەرمێ ئین الله يحب المحسنین ها خوا چاکەکارانی خۆش دەوێت دەفەرمێت بیرم کردەوە خۆم ینی نەمتوانی خۆم لە ڕێزی ئەوان حساب بکەم لە شوێنی کە دەفەرمێت ئین الله يحب المتقین نەمتوانی خۆم لەگەڵ ئەوانش حساب بکەم تا گەیشتمە ئەو ئاەتێک کە خوا دەفەرمێ ئین الله يحب التوابین ها ئینسان ئەگەر بە هیچ نەبێ بە سیفەتی تەوبەکاری دەکرێت ببێتە خۆشەویستی خوا وایە مەڵێ فریشتم مەڵێ مەلائیکەتم مەڵێ زۆر چاکەم زۆر لە خۆت ڕازی مەبە بڵێ بەندە و عەبدێکی تاوانبارم بەڵام پەشیمان دەبمەوە دەگەڕێمەوە لای خوا تا ببێ خۆشەویستی خوا قالا گوتیان ڕەبەنا ئەی پەروەردیگارە ظەلەمنا ئەنفوسەنا ئێمە ستەممان کرد لە خۆمان وئین لەم تەغفیر لەنا ئەگەر تۆ لە گوناهمان خۆش نەبی وتەرحەمنا بەزەیت پێمان دانێتەوە لەنەکوونەنە من الخاسرین بە دڵنیاییەوە ئێمە لە زەرەرمەندان دەبێت قالە خوای گەورە فەرمووی جارێ خۆ ئینسان کە هەڵەی کرد دەبێ بازی هەڵەکەی بدا دەبێ سزای هەڵەکەت ئەگەر نیسبەت و ڕێژەیەکیش بێ دەبێ وەریگری ئەو جار خوای گەورە ئەوەن لێت خۆش دەبێ قالە ئیهبیطوا جارێ فەرمووی وەرنەخوارێ لەو باخە لەو بەهەشتە بعضكم لبعض عدو ئێوە هێندێکتان بۆ هێندێکتان دەبن بە دوژمن یعنی چی هەر لە ناو ئینسانەکاندا وایە دەگونجێ نەک دەگونجێ هەر بە حەقیقی بە واقعی هەموو ئینسانێک لەگەڵ یەکتر تەبا نییە وایە لە ناو ئینسانەکاندا هەیە ناحەزە لەگەڵ هێندێکی دیکە و ئەو هەموو شەڕ و شۆڕ و کوشتار و ڕقوقین و حەسادەتەش کە هەیە خۆ هەر نەوەکانی ئادەمی وایە ئەو ڕقی لەویە ئەو حەسادەتی بە ئەو دەبا ئەوی دەکوشێ ئەو لە ئەوی دەدا ئەوی دەربەدەر دەکا و دەکرێت مەبەستی ئینسان و جنۆکەش بن کە ئینسانەکان دەبنە دژمنی جنۆکە خراپەکارەکان و جنۆکە خراپەکارەکانیش دیسان دەبنە دژمنی ئینسان و هەروەها چۆن لە ناو ئینسانەکانیشدا ڕقوقین و شەڕ و شۆڕ هەیە لە ناو جنۆکەکانیشدا لە جیهانی جنۆکەکانیشدا بە هەمان شێوە ئەو هەستی خراپەکاری و تاوانکاریە هەیە کەواتە فەرمووی وەرنە خوارێ بەڵام سەر زەوی مادام لە سەر زەوی دەژیەی سەر زەوی شوێنی ئەوەیە کە هێندێکتان لەگەڵ هێندێکتان ببن بە دوژمن ئەو جار وەلەکم بۆ ئێوە هەیە فی الأرضی لە زەوی نەک لە بەهەشت لە زەوی لەو عەرزە مستەقەڕون بمێننەوە نیشتەجێ ببن ئەو جار دەبێ لەوێ ڕزق و ڕۆزیان بۆ دەهاتەها من حەیث شئتما لە بەهەشت ڕزق و ڕۆزیان بۆ دەهات بە بێژمار وە لە شوێنێک ویستیان حەزیان لێ بەڵام لەسەر زەوی ڕزق چۆن پەیدا دەبێ خۆراک چۆن پەیدا دەبێ دەبوایە بەدەستی خۆیان جا ئەو کاتە وەسائلیش نەبووە تەوان دەبوو بەدەست و پەنجەکانی خۆیان زەوی هەڵقەن و تۆی پێداکەن و ئاوی دەن و بیدروەنەوە و دواتر بەو هەموو ماندووبوون و زەحمەتە تا دەتوانن خۆیان بژێنن ئەو جار وەمەتاعون ئێوە خۆشی و خۆشگوزەرانیەکی شتان پێدەدرێت لەسەر زەوی بەڵام ئیلاحین تا ماوەیەکی دیاریکراو تا ئەو کاتەی وەختی مردندان دێ قالە اهبطوا فەرمووی دەی وەرنە خوار لێتان خۆش دەبووم یعنی هەڵەکەتان دەبورم بەڵام دەبێت بازی هەڵەکەش هەر بدەن اهبطوا وەرنە خوارێ بعضكم لبعض عدو هێندێکتان بۆ هێندێکتان دەبن بە دوژمن
وەلەکم بۆ ئێوە هەیە لە زەویدا مستەقەڕ نیشتەجێ ببن ومەتاع ینی سوودیش ببینن لە خۆشیەکانی زەوی ئیلا حین تا ماوەیەکی دیاری کراوە. ئەوجار قالە خوای گەورە فەرمووی فیها هەر لەو زەویە ئەو زەویە کە ئێستا دەستنە ناوی و تێیدا نیشتەجێ دەبن تەحیەون لەوێ دەژیێت هەتا تەمەنت هەبێ تەمەنی ئینسانی دەبێت لە شوێدا بەڕێکە لەسەر زەوی وفیها تەموتون هەر لە ناو زەویشدا دەمرن یعنی کە مردیشن هەر دەتان خەنەوە ناو زەوی قەبر یعنی ومنها وهەر لەو زەویەش تخرجون ئێوە جارێکی دیکە دەهێنرێنەوە دەرێ. فيها قال فيها تحيون خوای گەورە فەرمووی یاسای ئادەمیزاد و نەوەکانی ئادەمیزاد بەو شێوازەیە. قال فيها تحيون فەرمووی هەر لەسەر زەوی لە ناو زەوی دەژیان لە ناو زەوی ژیان دەکەن وفيها تموتون و هەر لە ناو زەویشدا دەمرن و دەخرێنەوە بنگڵ و قەبر ومنها و هەر لەو زەویەش تخرجون جارێکی دیکە دەهێنرێنەوە دەرێ. منها خلقناكم لە شوێنی کە خوا دەفەرمێت لە زەوی دروستمان کردوون وفيها نعيدكم و هەر دەشتان گەڕێنینەوە ناو زەوی ومنها نخرجكم تارة أخرى جارێکی دیکەش کە قیامەت داهات هەر لە زەوی دەتان هێنینەوە دەرێ. واضحە؟ قال فيها تحيون خوای گەورە فەرمووی لەو زەویەدا دەژیێن وفيها تموتون هەر لە زەویدا دەمرن و ژێرگڵ دەکرێن و دەخرێنە قەبرستانەوە ومنها و هەر لە زەویش جارێکی دیکە دەهێنرێنەوە دەرێ لە قیامەتێ هەر کەسەی لە شوێنی مردنی خۆی و لەکوێ ڕوحی دەرچووە و لەکوێ بۆتەوە بەخۆڵ خوا لەوێ زیندوی دەکات. ئەوجا دەفەرمێ یا بەنی ئادەمە ئەی نەوەکانی ئادەم قەد ئەنزەلنا عەلەیکم بێگومان ناردمانە خوارێ بەسەرتاندا لیباسن پۆشاک. جا خوای گەورە طبعاً گوتمان ئادەم و حەوا پۆشاکی یەکەم جار کە لەبەریان بووە پێشاکێک بووە خوای گەورە لە نور لە ڕووناکی بۆی دروست کردوون هەر لە ئاسمانەوە پۆشاکەکەی بەبەردا کردوون بەڵام ئێستا نا ئێستا دەبێت پۆشاک بۆ خۆت بەدەستی خۆت دروستیکەی بەڵام لە چی دروست دەکرێت پۆشاک هەرچی پۆشاکی هەیە لەو شتانە دروست دەکرێت کە لە زەوی دێنە دەرێ وایە و ئەو شتانەشی لە زەوی دێنە دەرێت بەچی دەڕوێن و بەچی دەژیان ئەو بارانەی کە لە ئاسمان دەبارێ اینجا دەنا خودی بەرگەکە لە ئاسمانە ڕانەباریوە فەرمانی بەرگەکە فەرمانی ئەو شتانەی کە بەرگەکان لێ دروست دەکرێت لە ئاسمانەوە دەرچوون بۆیە خوا دەفەرمێ ئەی نەوەکانی ئادەم ناردوومانەتە خوارێ بەسەرتاندا پۆشاک یعنی ناردوومانەتە خوارێ بەسەرتاندا فەرمانێک کە فەرمانەکە هەم پۆشاکی پێ دروست بکرێ و هەمیش فەرمانی لەبەرکردنی پۆشاک بۆچی یواری بۆ ئەوی بیشارنەوە بەو بەرگە بەو پۆشاکە سەوئاتیکم یعنی داوێن و عەورەت و شەرمگەتان و هەروەها وەریش یعنی وە پۆشاکێکیش جلوبەرگێکیش کە خۆتانی پێ جوانکەن و خۆتانی پێ ڕابزێننەوە. جا ریش بۆ خۆی لە ئەسڵدا بە پەڕی ئەوەکان باڵندەکان دەگوترێ ئەوەی تووکی باڵندەکان بەڵام لێرە مەبەستی لە لیباس ئەو جلەیەکە ئینسان لەبەری دەکات تەنها ئامانجی ئەوەی عەورەتی دیار نەبێ وایە بەڵام زۆرینەی خەڵکی جگە لەو جلەی کە لە خوارێ لەبەری دەکا و عەورەتی پێدا دەپۆشێ حەزی لێ لەسەر وشی جلێک لەبەرکە ببێتە مای جوانکردنی مای ڕازاندنەوەی وایە هەمیشە کام جلانە احتیمامیان پێ دەدرێت ئەوەی ئیژێر یان ئەوەی سەرێ بۆیە خوا دەفەرمێ جلێکمان بۆ دروست کردوون کە عەورەتانی پێدا دەپۆشن و جلێکیش کە خۆتانی دەتوانن پێ بڕازێنەوە خۆی پێ جوانکەن کەواتە خۆ جوانکردن و خۆ ڕازاندنەوە بەو پۆشاکانەی کە هەن و خوا حەڵاڵی کردوون شتێکی ڕێگە پێدراوە بەڵام لە سنووری خۆیدا طبعاً وەلیباس التەقوە بەڵام ئاگادار بن لیباس و پۆشاکی خۆپارێزی و لە خواترسان ذالکە خەیر ئەوە چاکترە لە لیباسەکەی دیکە تەمان ئێستا بهێنە پێش چاوی خۆت ئەگەر کەسێک بەرگی لەبەر نەبێ وایە هەر هەموو عەورەتە هەموو عەیبە جەستەییەکانی دەردەکەون
هەموو شاراوەکانی دەردەکەون هەموو خەڵک دەیبینێ وایە ئەگەر کەسێک تەخوای نەبێت و خۆپارێز نەبێ لە خوا نەترسێت تەمان هەرچی خوا وەک دەڵێ پێی خۆشە بیکە ئەو کاتە عەیب و نهێنیە شاراوەکانی کاتە بەجلوبەرگ ئینسان دەتوانێت عەیبە جەستەییەکانی داپۆشێ بە لە خواترسان و جێبەجێکردنی ئەمری خوا ئینسان دەتوانێت عەیبە معنەویەکانی عەیبە شاراوەکانی داپۆشێ لای خوای تەمان داپۆشینی جەستە هەڕواڵەتەکەی چەندە گرینگە داپۆشینی کەم و کوڕی و ناتەواویە شاراوەکانی شتە باتینیەکانی ناودڵیش هێندە گرینگن بۆی خوا دەفەرمێن پۆشاکی تەقوا ئەنی ئەگەر ئێوە لە خوا بترسن و ترسی خواتان لە دڵدا بێت بەهۆی لە خواترسانەوە ئەمرەکان جێبەجێ کە جوان دەبی وایە لە قەدەغەکراوەکان درۆی مەکە زینای مەکە قەتڵی مەکە غیبەتی مەکە بوختانی مەکە هەموو شتانەی خوا قەدەغەی کردوون بزانە دەبیە چ کەسێکی جوان وایە هەم ئەو خەڵکانی ڕقیان خەڵک ڕقی لێنە لەبەرچی ڕقی لێنە یان دەڵێن فڵان کەس پیا و کوژە وایە یان دەڵێن داوێن پیسە یان دەڵێن درۆزنە یان دەڵێن بوختان چییە وایە یان حرام خۆرە یان ڕیبا هەموو سیفەتە خراپەکانن کە ئینسانی ناشیرن دەکەن ئەگەر تەقوادار بووی ئەو سیفەتە ناشیرنانت هیچیان تێدا نابن کەواتە چۆن جلوبەرگەکە جەستە جوان دەکا تەخواش ئاوا عیبەکان شتە عیبدارەکانت لێ دوور دەخاتەوە جوانت دەکا بۆیە لیباس و بەرگی تەقوا بۆ ئینسانی ئیماندار لە لیباسەکەی دیکە گرنگترە ئەوەش گرنگە بەڵام لەوی گرنگتر ئەوەی ئینسان لە خوای پرسێ ذلك من آيات الله خوا دەفەرمێ ئەو بەرگ و پۆشاکە کە خوا بۆی داناون یەکێکە لە بەڵگە و نیشانەکانی خوا لعلهم يذكرون بە ئومێدی ئەوەی ئێوە پند و ئامۆژگاری وەرگرن و بیری لێ بکەنەوە و لە سەریشی ستایشی خوا بکەن یا بەنی ئادەمە ئەینەوەکانی ئادەم و بۆ ئێمە هەیە بۆ ئادەم و حەوای ئەینەوەکانی ئادەم قەد ئەنزەلنا عەلەیکم بێگومان ناردومانەتە خوارێ بەسەرتاندا لیباسن پۆشاکێک یوواری کە دای بپۆشن بەو پۆشاکانە چی سەوئاتیکم عیب و عار و عەورەت و داوێنتان وەریشە وەروە پۆشاکێکیشمان بۆ دابەزاندون کە خۆتانی پێ جوانکەن و خۆتانی پێ بڕازێننەوە وەلیباس التەقوا پۆشاک و بەرگی لە خواترسان و خۆپارێزیکردن ذالکە خەیر ئەوە کە تەقوا و خۆپارێزیە چاکترە لە پۆشاکەکەی دیکە ذلك من آيات الله ئەوە یەکێکە لە بەڵگە و نیشانەکانی خوا ئەو پۆشاک و بەرگەی کە خوا بۆی ناردوون یەکێکە لە نیشانە و بەڵگە و نیعمەتەکانی خوا ئەی بۆچی خوا بۆی ناردوین لعلهم يذكرون بە ئومێدی ئەوەی پند و ئامۆژگاری وەرگرن کەواتە بەرگ لەبەربوون و داپۆشینی ئەو شوێنانەی کە خوا ئەمرت پێ دەکەن تەبعاً نیشانەی تەقواداری ئینسانین و نیشانەی ئەوەنە کە ئینسان شکری نیعمەتی خوای گەورە دەکات چونکە جیاوازی ئینسان لەگەڵ حیوانات و گیانداران تەنها ئەو بەرگەیەکە لەبەریەتی جگە لە عەقڵ و نوتق و قسەکانی وایە لە ڕووی شفڵەوە لە ڕووی شێوەوە جیاوازی ئینسان و بۆچیش تەمان جەستەی ئینسانی سەرنجڕاکێشترە و چاوی زۆرتر لەسەرە لەبەرەوەی بەدەرەوە نییە ئەگەر جەستەی ئینسانیش وەکو جەستەی گیانداران هەموو دەمێ بەدەرەوە باە ئەوەن هیچ تایبەتمەندیکی تێدا نەدەما و هیچ وەک دەڵێ جۆرە قەدرگرتن و ڕێز لێگرتنێکیش لە ناو ئینسانەکاندا بۆ شەرم و شکۆیەک نەدەما لە بین ئینسانەکاندا ئەوجا دەفەرمێت یا بەنی ئادەمە ئەینەوەکانی ئادەم لا یەفتینەنەکم با فریوتان نەدا بانەتان خەڵەتێنێ ئەشەیطان و شەیطان کەما هەروەک ئەخڕەجا دەری کرد بە دەرینا ئەبەوەیکم دایک و باوکی ئێوە لەکوێ من الجنة لە بەهشت ئەوان فریوەکەیان خواردووە وایە گوناهەکەیان کرد وایە حقوبەکەشیان وەرگرت خواتەوبەکەشی لێ وەرگرتن وایە و ئەوان گەیشتن بە حاڵی خۆیان و تەواو شەیطان وازی لێنان چونکە مردن گەیشتن بە جێگای خۆیان بەڵام ئێمە کە لە ژیان داین و لە حەیات داین ئێستا سەری ئێمەیە وایە وی خوا دەفەرمێ یا بەنی ئادەم ئەینەوەکانی ئادەم لا یەفتینەنەکم با فریوتان نەدا بانەتان خەڵەتێنێ گومڕاتان نەکا شەیطان کەما هەروەک ئەخڕەجا بەدەرینان ئەبەوەیکم دایک و باوکتان من الجنة لە بەهشت جا کە بەدەرینان چی لێکردن
ينزع عنهما ينزع داي ماڵی لێیان لیباسەهما پۆشاکەکەیان یەکەم ئامانجی شەیتان و یەکەم سزای شەیتان و یەکەم تۆڵەی شەیتان بۆ ئادەمی ئەوە بوو کارێکی بە ئادەم کرد کە ببێتە مایەی داماڵینی ئەو پۆشاکەی کە خوا لەسەری دروست کردووە و دەرکەوتنی ئەو شەرمگەی کە لە بینی خۆشیاندا ئادەم و حەوا کە ژن و مێردی یەکتری بوون شەرمیان کردو هەموو شوێنیان بەدەرەوە بێت و بەردەوام هەموو شوێنی یەکتری ببینن شەیتان ئەو بەرگەی لێ داماڵێت بۆیە خۆڕوودکردنەوە ئەگەر هەستی پێ بکەی یا هەستی پێ نەبکەی جۆرێکە لە عوقوبەها هەنجا ئەوەی بەدەستی خۆی ئەو شەیتان و طبعاً ئادەم و حەوا وای گەورە وەکو عوقوبە ڕووتیکردنەوە و ئەوەی کە بەدەستی خۆی ڕوود دەکاتەوە جاری وایە شوێنێک بە دەردەخا کە نابێ دەرکەوێ ئەو بەبێ گومانی عوقوبەی خوایە بە جۆرێک لە جۆرەکان و فێڵ و تەڵەکەی شەیتانیشە لە کەسەکەی کراوە ينزع عنهما دای ماڵی لێیان لیباسەهما بەرگەکەیان بۆچی لیوریەهما تا ببیندرێ سەوئاتهما شەرمگە و ئەو عەورەتەی دایان پۆشیوە جاخوا دەفەرمێت ئینەهو بێگومان شەیتان ئەگەر بەتەنێ بووی و لەناو خەڵکیشدا بووی تەوان خۆداپۆشین نەک خۆداپۆشینی هەموو شوێنێکی نا بەڵام هەندێک جێگا هەناوی پێ دەوترێ شەرمگە تەنانەت ئینسان ئەگەر بە تاقی تەنێش لە ژوورێکی تاریکیشدا بی هەر چاک نییە ئینسان ڕوو دەبێ ڕوتێک کە هەموو عەورەت و جێگات بەدەرەوە بێت تەوان عەورەتی نوێژێ بۆ پیا و ئافرەتی جیاوازە تەبان وایە بۆ پیاوان ئەوەی بە عەورەت حیسابە نێوانی ناوکو ئەژنۆیەکە تەبان ئەو دوو شوێنە لە ناو خەڵکیدا بە هیچ شێوەیەکی نابێت دیار بن وایە بۆ ئافرەتی تەبان هەموو جەستەیەتی جگە لە دەست و دموچاوی بۆ ناو خەڵکی وایە بەڵام لە تەنهاییشدا تەبان هەندێک شوێن هەنە هەندێک جێگا هەنە هەر نابێ بە دەرەوە بن ئینسان بێبەرگ بێ بۆ چونکە خوا دەفەرمێ ئینەهو بێگومان شەیتان بۆ خۆی یەڕاکم ئێوە دەبینێ جاری وا ئەگەر کەسی لێ نەبێ دەگونجێ جنۆکەی لێبن هو خۆشی دەتان بینێ و قەبیلهو بنەم عاشیرەتەکەشی تیرە و هۆزەکەشی نەوە وەچەکانیشی یعنی هەرچی جنۆکەش هەیە مەرجە هەموو شوێنێک جنۆکەی لێبێ نەخێر بەڵام خوای گەورە تەوان وای کردووە لە دنیادا جنۆکە ئێمە دەبین و ئێمە ئەوان نابینین بۆیە لە هەر شوێنێک کە جلوبەرگدانانی تێدا بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ذیکرێکی وەکو وقایە بۆ داناوێت وایە دوعایەکی وەکو خۆپارێزی بۆ داناوێت ئەم خۆپارێزیەکە بۆچەیە بەس بۆ ئەوەیە جنۆکەکە نەتبینێ مەرزنێ بتوانێت زەربەت لێدەها بەڵام خودی بینینەکەش بینینەکە ڕێگە پێدراو نییە بۆ جنۆکەش بۆیە کە دەچێ سەراویجا کە ئینسان نیسبەتێک جستەی بەدەر دەکەوێ بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث وایە مەسەن کە جلوبەرگی دادەنەی لە ماڵێ دوعای تێدایە وایە ذیکری تێدایە بۆچی لە پێشاوی ئینسانان چ دەکەی دەرگای پێوە دەدەی پەنجەرەی دادەخەی و دەچێ پەنایەکی وایە ئەدی بۆ جنۆکەی دەبێت بکەی دەبێت بسم الله یەکی ئاعوذ بالله یەکی دوعایەکی بکەی بۆی خوای گەورە بیکاتە وقایە و بەربەس نەتبینن ئەوجا دەفەر ئینەهو یەڕاکم بێگومان ئەوان ئێوە دەبینن من هو وقەبیل و خۆی و عەشیرەتەکەی من حيث لا ترونهم بە شێوەیە کە ئێوە ئەوان نابینن لە دنیاە تەمان لە قیامەتێ چۆنە ئەوان لەوەی ئەمە ئەوان دەبینن ئەوان ئێمە نابینن ئەوجا دەفەرمێ ئینا جەعەلنا الشەیاطینە بێگومان ئێمە گێڕاومانن شەیاطینەکان جنۆکەکان ئەولیا بە دۆست بە ڕەفیق بە هاوڕێ بەڵام بۆچێ للذین لا یؤمنون بۆ کەسانێکی ئیماندار نین چونکە ئەو کەسە ئیماندار نین بسم الله ناکا استیعاذەی ناکا دەچێتە سەراوی بەبێ بسم الله دەچێ بەبێ خۆپارێزی دەچێ بۆیە دەگونجێ بەردەوام جنۆکەی لەگەڵدا بن و تەنانەت تەبەن ئەو حەزومەیلەی کە ئینسان بە نمونەها پیاو بۆ ئافرەت بۆ پیاوی هەیەتی تەبەن جنۆکەش بۆ معلوماتان هەمان هەستی بۆ ئەوەی هەیە بۆ ئینسانەکان هەیە بە تایبەت ئەگەر عەورەت و شوێنە تایبەتیەکان ببینێ ئەوانەی کە تووشی مەسی جن و دەست لێوەشاندنی جن دەبن زۆرینەیان لەو حاڵەتانەدا توش دەبن کە جنۆکەکە لەوانەیە شوێنێک لە جەستەی ئەو کەسەی بینی بێتێ حەزی بۆ چوبێ جا چۆ دەچێتە ناو جەستەی یان ناچێ زەحمەت
طبعا جنۆکە بچێتە ناو جەستەی بەڵام ئەگەر نەچێ بێگومان طبعا جنۆکە کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە بەبێ گومانی طبعا بەو واقعی کە دەبیندرێت و بەو ئاەت و فەرمودانەی کە هەنە بەڵام قسە لەسەرەوەی دەتوانێت بچێتە ناو جەستەی ئینسانی ئەوەی کە دەوتێت جنۆکەی چۆتە ناو جەستەی فعلا دەچێت یان لە دەرەوە کاریگەری هەیە گرنگ تەسیری هەیە جا زۆر فەرقی نییە بەڕاستێ بچێ و نەچێ هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ گرنگ ئینسان گەوی قای نەکات و خۆی نەپارێزێ بەخوا و خوا نەیپارێزێ جنۆکە ئەتۆ دەبینن و ئەو ئاەتەکە دەفەرمێن بعضکم لبعض وەناحەز و دوژمنیشتن جنۆکەکان دەگونجێ زەربەشت لێ بدەن بۆیە ئینسان دەبێت پابەند بێ هەتا بۆی دەکرێت بەو دوعا و ذیکر و خۆپارێزیانە بەڵێ ئەگەر خۆیان گچکەکەنەوە دەنانا بەعەکسۆ زۆر گەورن جنۆکە ئەگەر بچن دەبێت گچکە ببنەوە دەنا چۆن دەچن ئەنجا قەبارە و حەزمیان بەرز نییە وەکو ئینسانی بێ من ناڵم دەچن دەڵم هەیە دەڵێ دەچن ئەگەر بچن حتمما خۆیان گچکە دەکەنەوە دەنا چوون ئەوەی هەیە دەکرێ بڵێن ناخر جنۆکە ئەوەیان جیا بەرز نییە حەزم و جەستەیان وەکو ئێمە بێ بەڵێ ئەمن پێم وابێ دەست بە سەرداگرتنە ئەمن بەخۆم قەناعەتم وایە دەکرێت چوونەکە و فەرمودەیە کە دەفەرمێت جنۆکە بەناو خوێنی ئینسانیدا یعنی وەکو خوێنی بەناو دەمارەکاندا هاتوچۆی دەکەنەوە وەسوەسە و خۆتخۆتەکەیەتی وەکو چوون نا بەڵام لە دەرەوە بەڵێ بەس ئەوانەی کە دەڵێن ناچێ ئەوان دەڵێن وەسوەسە و خۆتخۆتەکەی دەتوانێت بێت و بچێ ئەوانەشی دەڵێن دەچێت تەوەنها ئەوانەی عەمەلیشی جن و جن دەرکردنوشتی دەکەن ئەوان دەڵێن دەچێ و کە جندیش دەردەکەن دەڵێن بەسەرە پێیدا هاتە دەرێ و فڵان کەس قسەی کرد لەس ئەوەش قسەیەکی دیکەیەوە الحاصل بەڵام چاکترە بڵێن ئەوە حەلی وەسەتە بڵێن دەتوانن دەست بەسەر ئینسانەکەی دابگرن دەست لە ئینسانەکەی بوەشێنن لە دەرەوە چونکە فەرقی نییە تۆ بستنە ناو باسکت بنمونە لە ناوە دەمارێکت بگرن ئەزیەتت دنیا لە دەرەوە بتوانێت دەمارێکت بگرێ و ئەزیەتتدا هەر یەک شتە نەتیجەکە گرنگ خوا دەفەرمێ یا بەنی ئادەم ئەینەوەکانی ئادەم لا یەفتینەنەکم الشەیطان با فریوتان نەدا و نەتان خەڵەتێنێ شەیطان کەما ئەخرەجە ئەبەوەیکم هەر وەکو چۆن بەدەرینان لە بەهەشت بەدەرینان دایک و باوکتان من الجەنەتی لە بەهەشت ينزع عنهما داد ماڵێ لێیان یا دای ماڵی لێیان لیباسەهما پۆشاکی ئەو پۆشاکەی کە لەبەریاندا بوو لیوریەهما بۆی دەرکەوێ سەوئاتهما وایە شەرمگەکەیان جا طبعا ئی ئادەم و حەوای ڕێک جەستەیان دەرکەوت وایە ئەیگە من و تۆ بە قسەی شەیتانی بکەین جلمان لێ دادەماڵدرێ نە بەڵام ئەو کات لیباسی تەقوایەکەمان لێدا دەماڵدرێ ئەو کاتە شەرم و حەیاکە لە ئینسانی دوور دەکەوێتەوە تاوان و گوناهەکانت بە دەردەکەون لە زیاتی عیبە جەستەییەکان عیبە معنەویەکانمان دەردەکەون بۆیە خوا فەرمووی لیباسی تەقوا چاکترا إنه يراكم هو وقبيله بێگومان ئەو تەئکیدیشی دەکاتەوە ئەو ینی شەیطان ئیبلیس ئێوە دەبینێ هو بۆ خۆشی ئەوەی کەنەوە و نەتیجەی ئەویش بێ من حيث لا ترونهم بە شێوەیە کە ئێوە ناتوانن ئەوان ببینن إنا جعلنا الشياطين بێگومان ئێمە جێراومانن شەیطانەکان بە ئەولیا بە دۆست و یارمەتیدەر و برا هاوڕێ للذین لا يؤمنون بۆ ئەو کەسانەی کە باوەڕ ناهێنن جاخوا دەفەرمێ وإذا فعلوا فاحشة کاتێک ئەنجامیان دەدا باسی بتپەرستەکانی مەککەیە ئەوە خراپەیەک قالوا دەیان گوتی وجدنا عليه دۆزیومانەتەوە لەسەر ئەو خراپەیە ئاباءنا باب و باپیرانمان والله ئەمەڕەنا بها دەیان گوت خوای گەورەش فەرمانی پێکردوین کە بەو شێوازە بکەین ئەو ئاەتە لەسەر ئەوەی هاتووتە خوارێ بتپەرستەکانی مەککە عادەتیان وابوو کە تەوافیان دەکرد بە دەوری کەعبەیدا بەڕووتی تەوافیان دەکرد حاڵی کە پێیان دەگوترا خۆتان داپۆشن و ناکرێ ئینسان جەستە و عەورەتی بە دەرەوە بێت بە تایبەتی لە ماڵی خوادا و لە کاتی تەوافدا دەیان گوت باب و باپیرانی ئێمەش هەر ئاو بەڕووتی تەوافیان کردووە و باب و باپیرانمان کاتی خۆی بە قسەی خوا فەرمانی پێکردوون جا بیانوەکەیان چ بوو دەیان گوت کاتی خۆی باب و باپیرانی ئێمە کە هاتوون تەوافیان کردو بۆچی تەوافیان کردو بۆی لە گوناه
خان ببنەوە وایە ئێمەش کە دەچین تەواف دەکەین بۆچی دەیکەی کابرا بۆچی حەجی دەکا بۆی خاوەن بێتەوە وانە ئەو هەموو پارەی سەرف دەکا مەسەن لەسێ عومرەی دەکات ئەو هەموو مشەقەت و ماندووبوون و مەسرف بۆی خاوەن بێتەوە دەیانگوت ئێمە دەچین تەواف دەکەین بۆی خاوێن ببینەوە بۆیە ئەو جلانەی گوناهمان پێکردوون دایان دەماڵین بۆی بە حسابی خۆی جلێک کە گوناهمان پێکرد بێ پێمانەوە نەبێ بەڵام قسەکەیان قسەیەکی ئەوە نابەجێ بوو و خوای گەورە فەرمانی لەو جۆرەی بە هیچ کەسێک نەکردووە و ڕێشی نەداوە ها تەنانەت لە هەندێک شوێنەوار و ئەثەردا هەیە کە لە کاتی خۆشتنیشدا هەندێک لە پیاوچاکان تەوان عەورەت و داوێنی خۆیان هەر بەدەر نەخستووە و هەر ینی ئاشکرایان نەکردووە ئەوە هیچ بۆ بەتەنهێ و لە کاتی ژووری خۆشیان و لەژێر ئەوەشدا ئامادە نەبوون خۆیان بەدەرخەن نەک لە کاتی عیبادەت و خواپەرستیدا وإذا فعلوا فاحشة كاتك كأنجام ينددا خرابيك قالوا داغوتي وجدنا عليها دوزي وما نتولى سري دي وما نلسر أو حالة لسر أو كارا آباءنا وأبابران من أو يغلق بيان وكانيان دواتر داغوت والله أمرنا بها خواهي قورش فرماني فكر دوين كبروتي بدوري كعبي داب سورين وطاف كين وهذا فرمي قل بيان بالله إن الله لا يأمر بالفحشاء بيقومان خواهي قورا فرمان ناكا بسي بفحشاء يعني بكار قيزون وناشرين كقطمان فحشاء يعني تاواني قوريا ويا يا أو كاراني كبيونديان بحالتي لاني ناموس أوانا وهيك لهم حالة كان دا كبائر وجناهي قوريا وخور وتكردنوا بدر خستني أو شويني كنابي دركوي يك كلا كبائر كان يك كلا جناها قورا كان بو بياوان بنموناقر جگە لە خوار ناوکیان یا لەسەر ئەژنۆیان بەدەرەوە بێت و خەڵک بیان بینێ بێگومان کەبائیر و گوناهی گەورەیان کردووە ئەی ئافرەت جگە لە دەست و دەم و چاوی دیار بن لەکن نامەحرەمی تەوان لە تەنیایدانا و لە نوێژێدا تەوان بێگومان گوناهی گەورەی کردووە و واجبێکی جێبەجێ نەکردووە و خوای گەورەش قەت ڕێگا بە کاری خراپ و کاری نابەجێ نادا ئەتەقولون على الله خوا دەفەرمی ئێوە قسە دەکەن بە ناوی خواوە ما لا تعلمون لشتيك دا كزانياري تان لسرينيا وإذا فعلوا كاتك كأنجام ينددا فاحشة خرابيك قالوا قتيان وجدنا عليها دوزي ما نول لسر أو خرابيا آباءنا باب وابيران من والله خوا عليه السلام ورحمة الله أمرنا بها فرماني بكردوين بوكارا قل بيان بله إن الله بيقومان خوا لا يأمر بالفحشاء فرمان ناكا بكاري ناشرين وخراب وقيزون أتقولون على الله آية وقصدكا بناوي خواوا ما لشتك دا لا تعلمون كناز زانياريتان لسرينيا واضحة قل بيان بلي أمر ربي بالقسط أمر فرماني كردوا پروردگاري من بدات پروري وبشتي نابجي بشتی نشیا و نگونجاو لەگەڵ فطرت و سروشتی ئینساندا فەرمان ناکا قل پێیان بڵێ ئەمەڕ ڕەبی فەرمانی کردووە پەروەردگاری من بەدات پەروەری یعنی ئێوە ئەگەر ڕاز دەکەن هێندە گوێڕایاڵی خوان وایە بە قسەی خوا لە دەوری کەعبەی خۆڕ دەکەنەوە دەی خۆ خوا فەرمانی ئەوەشی پێکردوون کە دات پەروەر بن ئەی بۆ دات پەروەری ناکەن بۆ هەموو زوڵم و ستەمەی دەکەن وایە ئەگەر لەوەیدا بە قسەی خوای دەکەی ئەی بۆ لەوەیدا بە قسەی خوای ناکەی قل أمر ربي بالقسط يعني بله فرماني كردوا پروردگاري من بدات پروري تويك أو زار خواد فرمي وأقيموا وجوهكم وأقيموا يعني الريتي كان راستي كان وجوهكم يعني الرخصار تان رخصار چی تێدایە يعني ئەندامەکانی رخصار چاوی تێدایە گوێی تێدایە وایە لوتی تێدایە زمانی تێدایە عقل و ژیری هەر لەو شوێنانەدایە هەموو ئەو ئەندامانە هەستیارانەتان ڕێک و گونجاوکەن لەگەڵ دینی خوای گەورە لەگەڵ ئەمری خوای گەورە عند كل مسجد لكن همو مسجد يعني بۆ خۆی معنای کەلیمەکان يعني لكن همو مزگەوتێک بەڵام لێرە مسجد يعني شوێنی سوجدە بردن ها مسجد اسم مكان يعني جێگای سوجدە بردن لێرە دەفەرمی يعني ئەندامەکانی خۆتان ڕێکخەن پابەندیکەن بە ئەمر و فەرمانی خوا لە کاتی
هەموو کڕنۆژ بردن و سوزدە بردنێک بۆ خوا کە لێرەش تەمان مەسجید لە جیاتی سوزدەی بەکار هاتووە حاڵێن سوزدەش لە عیبادەتەکان لە هەر هەمووان گرنگترە ها وایە کەواتە لێرە تەنها مەبەستی سوزدە نییە یعنی هەر عیبادەتێک بتەوێ بیکەی بە هەر ئەندامێکی جەستەت بیکەی یەکەم مەرجی چییە؟ یەکەم مەرجی ئەوەیە دەبێ بەو شێوازە بیکەی کە خوا فەرمانی پێکردووی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردووی وایە مەسەلەن ئەو فەرمانانەی بە زمان دەکرێن وایە ڕێکخستنی زمان بە نمونەوەی ڕاستی پێ بڵێ ذیکری پێ بکەی دوعای پێ بکەی نوێژی پێ بکەی وایە مەسەلەن ملکەتکردنی گوێ حەقی پێ ببیستی ڕاستی پێ ببیستی قورئانی پێ ببیستی چاو ڕاستی پێ ببینی حەقی پێ ببینی إلى آخره والحاصل دەفەرمێ وأقیموا وجوهکم ڕێکی خەن و ڕاستی کەن ڕوخسارتان ڕوخسار کە ها لە شوێنی کەش خوێندومانە زۆر جار دەگونجێ مەبەستی دڵ بێ وایە وە دەگونجێ مەبەستی ئەو ئەندامانە بێ کە لە دموچاودان وایە و گوتیشمان زۆر جار خوای گەورە وجوهی بەکار هێناوە لە جیاتی هەموو جەستات بۆ چونکە ها لە لای ئینسانی کوێ لە هەموو شتێک باقدارترە دموچاو هەر هەموو کەسێک ئەوەندەی اهتیمام بە دموچاو دەدا لە خۆشت لە خەڵکیش ها دموچاوی خۆشت بەلاوە لە هەموو شتێکی گرنگترن دەچێ بەراوێنەی زارێ بە سەری دموچاوت دەکەی ئەوەی خزمەتی دموچاوی دەکات کەس خزمەتی شوێنێکەکەی ناکە کە سەیری کەسێکیش دەکەی ئەوە هەوڵ دەدەی دموچاوی ببینی بڕیار لەسەر دموچاوی دەدرێ بۆیە دەگونجێت دموچاو لە جیاتی هەموو ئەندامەکان بەکار هاتوێ بۆیە دەکرێت بڵێن ڕێکی خەن و ملکەتی کەن هەموو ئەندامەکانتان بە دڵەوە بە جەستەتانەوە بۆ خوا عند كل مسجد لە کاتی ئەنجامدانی هەر عیبادەتێکدا واضحە ئەو جار مەرجی دووهەمی عیبادەتیە وەدعوه لە خواش بپارێنەوە خواش بپەرستن مخلصینە لەه بە ئەو پەڕی خۆیەک لاکردنەوە و بە ئەو پەڕی دڵسۆزی ئەو جار لەه الدین تەنها بۆ خوای گەورە گوێڕایاڵ بن گوێڕایاڵی و ملکەچیتان با بۆ هیچ کەسێکی دیکە نەبێت ئەو جار کەما بەدەئەکم ئاگادار بن هەر وەکو چۆن خوا یەکەم جار دروستی کردوون تەعودون ئاواش دووبارە زیندوتان دەکاتەوە بۆیە ئاگاتان لەو دوو مەرجانە بێ ها چەند جاری کە باسمان کردووە هەر عیبادەتێک ئەگەر نیەتی ئەوەت هەبێ پاداشتی لەسەر وەرگریەوە دەبێت دوو مەرجی تێدا بێ بەو شێوازە بێت کە خوا لێی دەبێ وایە وە کە دەشیکەی نابێت لە دڵتدا هیچ ئامانجێکی دیکە هەبێت جگە لە خۆ ڕازیکردن هەر کامێک لەو دوو مەرجانە لە کردەوەکانماندا بوونیان نەبێت کردەوەکە بەسەرماندا دەدرێتەوە ها جاری وایە ئینسان لەوانەیە زۆر بە دڵسۆزی ئیشێکی بکە عیبادەتێکی بکە بەڵام بە نەزانین هەر قبول نییە و جاری واش هەیە زۆر بە چاکی دەیکەی ها شکڵەکەی زۆر جوانە نوێژێکی دەکەی نوێژەکەت زۆر جوانە قورئانێکی زۆر باش دەخوێنیەوە بەڵام جاری وایە شتێکی دیکە دێتە دڵت جگە لە خوا لە خۆ ڕازیکردن پاداش دەکەت یەکسان دەکاتەوە بە سفر قل سەیریکەن ئەمەڕە ڕەبی بالقستی فەرمانی کردووە پەروەردگاری من بەدات پەروەری و ئەقیم و هەروە فەرمانیشی کردووە کە بیگونجێن و ڕێکی خەن یعنی وجوهکم دڵتان و ئەندامەکانتان و لاشەتان لەگەڵ ئەمری خوا عند كل مسجد لە کاتی ئەنجامدانی هەموو بەندایەتی و خواپەرستی و کڕنۆش و سوزدەیەکدا واضحە وەدعوه لە خوا بپارێنەوە مخلصینە لەه مخلصین بە ئەو پەڕی دڵسۆزی ئەو جار لەه الدین تەنها بۆ خوای گەورەش گوێڕایاڵ بن و ملکەت بن کەما بەدەئەکم ئاگادار بن هەر وەک چۆن خوا یەکەم جار دروستی کردن تەعودون ئاواش دووبارە زیندتان دەکاتەوە جا هەموو خەڵک گوێ لەو ئامۆژگاری دەگرێ بێگومان نا خوا دەفەرمێ فەریقەن هەدا جا کۆمەڵێک ڕێنمونیان وەرگرت و بە قسەی خوایان کرد و فەریقەن کۆمەڵێکیش حق عليهم ضلالة حق يعني جێگیر بوو سەپێنرا بەسەریاندا گومڕایی بەڵام هەردووکی بەهۆی کردەوەی خۆتەوە وایە ئەوەی هیدایەت وەردەگرێت و خوا هیدایەتی دەدا کەسەکە خۆی بیستوێتی ڕێگای هیدایەتی گرتووە خوا تەوفیقی داوە ئەوەی دیکەش ڕێگای ضلالەت و گومڕایی گرتووە و خوای گەورە ئیهمالی کردووە فەریقەن هەدا کۆمەڵێک لە نەوەکانی ئادەم ڕێگای ڕاستیان گرت و فەریقەن کۆمەڵێکیشیان حق عليهم الضلالة سەپێنرا بەسەریاندا جێگیر بوو بەسەریاندا گومڕایی
چێن ئەوانەی کە گومڕاییان بەسەردا سەپێنراوە و گومڕابوون دیقەتی دەنێ ئینەهم بێگومان ئەوانەی کە گومڕان کەسانێکن اتەخەذوا الشەیاطین ئەولیا گرتویانە بەویستی خۆیان شەیطانەکان بە دۆست و برادەر و هاوڕێی خۆیان لە جیاتی خوا ئەوە یەک وەیەحسەبوونە هەمیشەش وا گومانیان بردووە وا گومان دەبن ئەنەهم مهتەدون کە ئەوان ڕێگای ڕاستیان گرتۆتە بەرکەواتە گومڕاییەکە لە نەتیجەی چیدایە لە نەتیجەی دۆستایەتیکردنی شەیطاندایە بەویستی چێ دۆستایەتی شەیطانت کردووە بێگومان بەویستی خۆت بۆ خاتری چێ دۆستایەتەکەت کردووە بێگومان بۆ خاتری خۆت بۆیە گومڕایی نەتیجەی کردەوەکانی خۆمانە فەریقا هەدا کۆمەڵێکیان ڕێگای ڕاستیان گرت و فەریقا حەق عەلەیهم الضەلالە کۆمەڵێکیشیان سەپێندرا بەسەریاندا گومڕایی لە نەوەکانی ئادەم تەبەنەها چەند جار فەرموویانەوە یا بەنی ئادەمە ئینەهم اتەخەذوا الشەیاطین بێگومان ئەوانەی گومڕابوون اتەخەذوا الشەیاطین گرتبوویانن شەیاطینەکان جنۆکەکان بە ئەولیا بە دۆست و برادەر و هاوڕێی خۆیان لە جیاتی خوا وەیەحسەبوونە هەمیشەش وا گومانیان دەبرد و وا گومان دەبن ئەنەهم مهتەدون کە بەبێ گومانی ئەوان ڕێنمونی کراوە. صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه